میوانێکی تایبەتمانە بێت سەبارەت بە وە قساکەین کە مەسرور بارزانی جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان جەخت دەکاتەوە کە پارتی لەسەر بنەمای ڕزگاری خوازی کوردستان دامەزراوە، هیچ کاتیش سازش لەسەر خاکی کوردستان ناکات، لە کاتێکدا حیزبەکانی دیکە بۆ سڕینەوەی پارتی دامەزراون و بەردەوامی شانازی بۆ کارانەوەکەن. بێگومان ئەو شانازێش کە ئەیکەن لە دژی خەڵکی کوردستان ئەو کارانێکی ئەنجامێدەن. جا هەولێریش بۆتە شارێکی ناسراو لەسەر ئاستی جیهان، بۆیە پێویستە خەڵکی هەولێر خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. گفتوگۆی زیاترەکەین سەبارەت بەم بابەتە بە گرنگیدان بە دەنگدان بۆ پارتی چییە؟ لەگەڵ دکتۆر لوقمان عومەر حوسێن کاندیدی پارتی بۆ پەرلەمانی کوردستان لە بازنەی هەولێر کە هەر بە یەکەم پرسیارش بەوە دەست پێەکەم لەگەڵ بە ڕێزیان بەخێر هاتیت دکتۆر. بۆچی دەنگدان بە پارتی گرنگە؟ زۆر سپاس بە بەڕێستان. لە ڕاستیدا دەنگدەر سەیری ئەوە دەکا ئەگەر بێت و بێ دەنگ بدا بەلایەنێکی سیاسی، سەیری مێژووی ئەو پارتە دەکا، سەیری ئێستای ئەو پارتە دەکا و سەیری ئایندەی ئەو پارتە دەکا، هەوڵ دەداکەوە زانیاری لەو بارانەوە بەدەست بێنی. ئێمە ئەگەر سەیری مێژووی پارتی بکەین دەبینین پڕە لە شانازی، ئەگەر سەیری ئێستای پارتی بکەین دەبینین پڕە لە دەستکەوتی گەورە، ئەگەر سەیری ئایندەی پارتی دموکراتی کوردستان بکەین ئەوە دەبینین پڕە لە هیوای گەورە. بۆیە دەبینین پارتی لە ڕۆژانی بەرگریدا وەک پێشمەرگە ئاسا سینجی خۆی کردوتە قەلغان بۆ پاراستنی ینی خاک و نیشتیمانەکەمان و نمونەمان زۆرە، پردێ و سەحێلا و چەندین شوێنی تر شایەتیمان بۆ دەدەن بۆ پارتیمان. هەروەها لە ڕۆژانی ئاشتی و پێکەوە ژیاندا پارتی دەستی تەبایی و پێکەوە ژیان درێژ دەکا و لە ڕۆژانی کارکردن و ئەنجامدانی کار و چالاکیەکان ئەوە کار و چالاکیەکانی پارتیمان بێ ئەژمارە و بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت لەگەڵ هیچ لایەنێشتر. لەبەر ئەوە دەنگدەر سەیری هەموو ئەو بوارانە دەکا، بۆیە دەنگدەر دەنگ بە پارتی دموکراتی کوردستان دەدا، دەنگ بە مێژوو ئێستا و ئایندەی پارتی دموکراتی کوردستان دەدا. باش دکتۆر، وەک کاندیدی پارتی چۆن ئەتوانن کار و با بڵێین چالاکیەکان و تەنانەت ئەوەش بسەلمێنن کە جیاوازترن لە لایەنەکانی دیکە؟ چۆن ئەوە ئەسەلمێنن؟ بەچی سەلمێنراوە؟ بێگومان ئەگەر سەیری کار و چالاکیەکانی پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین، کابینەی نوێم سەیری ئەوە بکەین، دەبینین چەندین کار و چالاکی ئەنجام داوە، هەر لە پرۆژەکان زیاتر لە 3662 پرۆژە ڕەزامەندی بۆ دراوە بۆی ئەنجام بدرێت. هەروەها هەزاران هەلی کار ڕەخساوە بۆ خەڵک. هەروەها ئەگەر سیر بکەین دەبینین زیاتر لە 41 بۆند و وەندا و ینی ڕەزامەندی بۆ دراوە بۆ دروستکردنی. هەموو ئەوانە کاری گرنگن کەوە حکوومەت ئەنجامی داوە، خەڵکیش چاوی دەبینی. لەبەر ئەوە ئێمە سیر دەکەین خەڵکی تر نەیتوانیوە هیچ کارێک لەم کارانە لەم چالاکیانە ئەنجامدا سەرڕای ئەوەی کە بودجەیەکی بەرچاویشی بۆ تەرخان کراوە. ئێمە ئەو بودجەیە کە بۆمان تەرخان کراوە لە کار و چالاکیەکان و پرۆژەکانمان سەرف کردووە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام لایەنی تر هەیە هەمان ئەو بودجەیە بۆ تەرخان کراوە، بەڵام هیچ کارێکی لەو بوارانەوە ئەنجام نەداوە. بۆیە ئێمە جیاوازین لەو بوارانەوە. ئێمە لە هەر شوێنێک پارتی هەبی ئاوەدانی هەیە و لە هەر شوێنێک پارتی تێدا دەسەڵاتداربی بێگومان ئەوە لە ڕووی ئارامی و لە ڕووی ئاسایشەوە ئەو شوێنە ئارامە. باش، پارتی هەمیشە باس لە پاراستنی قوارەی هەرێمی کوردستانەکە. دیدگای پارتی چ جیاوازێکی هەیە لەگەڵ لایەنێکی تر تایبەت بە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و چی بۆ پاراستنی قوارەی هەرێمی کوردستان کردووە؟ دیارە پارتی دموکراتی کوردستان پارێزەری ئەو قوارەیە، لەبەر ئەوەی پارتی خۆی ڕۆلی کاریگەری هەبووە لە بنیاتنانی دەوڵەتی عێراقی نوێ و لە جێگیرکردنی ئەو قوارەیە لە ناو دەستوری فدرالی عێراقی وەک قوارەیەکی سیاسی دەستوری فدرالی لە ناو دەستوردا. هەر بۆیە دەبینین زۆر هەوڵدراوە بۆ ئەوی ئەو قوارەیە لاواز بکرێت لە ڕێگای هەندێک لە بڕیارەکانی دادگای باڵای فدرالی کە ئەمە سنووری دەسەڵاتەکانی خۆی بەزان دادگا، بەڵام پارتی دموکراتی کوردستان هەمیشە ڕوبەڕووی
ئەو بابەتانە بووە و بەرگری کرد لەوەی کە نەتواندرێ ئەو قوارەیە لاواز بکرێ بێگومان ئەوەش بە خۆڕاگری و بە توانا و بە حکمت و سیاسەتی سەرکردایەتی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان تواندرا ئەو قوارەیە بپارێزرێ قەڵکانی تر دەیانویست ئەو قوارەیە لەناو ینی لاواز بکەن بەڵکو هەر نەیهێڵن بیکەنە یەکەیەکی کارجێڕی لەسەر ئاستی پارێزگا هەر بۆیە دەبینین کە پەرلەمانی کوردستان کە داخرا بەڕاستی ئەمە یەکێک بوو لەو هۆکارانەی کە هەوڵ بدرێ کە ئەو قوارەیە ینی لاواز بکەن و لە نایب بن بەڵام پارتیمان لە کاتی ئێستادا کە بە گوڕوتونێکی زۆرەوە خۆی ئامادە کردووە بۆ پەرلەمانی کوردستان بێگومان ئەو پەرلەمانە ئەگەر پەرلەمانێکی کارابی ئەگەر خەڵک متمانە بە پارتی دیموکراتی کوردستان ببەخشن ئەگەر پارتی زۆرترین دەنگ بەدەست بهێنی ئەگەر پارتی زۆرترین کورسی بەدەست بهێنی بێگومان ئەو کاتە پارتی لە ڕێگای پەرلەمانێکی بەهێزەوە پەرلەمانێکی ئەکتیڤ دەتوانی زیاتر ئەو قوارە سیاسیە بپارێزی. زۆر باشە دکتۆر هاتینە سەرباسی پەرلەمان پێتان وایە لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان پێویستە چ پرسگەلێک بوروژێنرێت چ شتێکی دیکە پێویستە کە لە ناو پەرلەمان باسی لێ بکرێت کە پێشتر نەکراوە بێگومان ئەو پرسە هەرە گرنگەی کە پێویستە گفتوگۆی لەسەر بکرێ دانانی دەستورێکە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەگەر سەیری دەستوری عراقی بکەین بۆ ساڵی 2005 لە مادەکانی 117 هەروەها مادەی 121 دەستور ئەو مافەی بە هەرێمی کوردستان داوە کەوا هەرێمی کوردستان خاوەن هەر سێ دەسەڵاتی تایبەت بەخۆی بی دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری هەروەها دانانی دەستورێک بۆ خۆی بۆ زۆر گرنگە بە هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی تر لەگە حزبە سیاسیەکانی تر هەوڵی جددی بدرێ بۆ ئەوەی ئەم دەستورە بێتە ئاراوە بۆ ئەوەی مافە دەستوریەکانمان پارێزراوبی هەروەها ماف و ئازادیەکانی هاوڵاتیانیش پارێزراوبی لەناو بەپێی ئەو دەستورە. باش دکتۆر پارتی دیموکراتی کوردستان چۆن کاری کرد بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان جێگایەکی استراتیژی موقعێکی استراتیژی هەبێت لە ڕووی ئاستی جیهان بێگومان پارتی دیموکراتی کوردستان خۆتان دەزانن لەسەر ئاستی نێودوڵەتی پەیوەندی فراوانی هەیە و لە ڕووی دیبلۆماسیەتەوە دیبلۆماسیەتی پارتی دیارە لە لای هەموو خەڵکەوە دیبلۆماسیەتێکی لەسەر ئاستێکی بەرزە دەبینین پێگە و پایەی جەنابی سەرۆک بارزانی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی جیهانی هەروەها پێگە و پایەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێزدار کاک مەسرور بارزانی هەموو ئەوانە بوونە هۆکار بوو ئەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی بەرزبی و ئەو هەوڵ و تەقەڵایەنەی کە لەلایەن ناحەزانی هەرێمەوە دەدرا بۆ لاوازکردنی ئەو هەرێمە لە گۆڕ بنێن. ئێمە سپاس دەکەین دکتۆر لوقمان عومەر حوسێن کاندیدی پارتی دموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم دەستەکانت خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس من دکتۆر لوقمان عومەر حوسێنم کاندیدی ژمارە 57م لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان دکتۆرام هەیە لە یاسا پسپۆڕیم لە یاسای دەستوری و سیستەمە فێدرالیەکان هەیە و داوا دەکەم کەوە هاوڵاتیانی خۆشەویست متمانەم پێ ببەخشن منیش بەڵێنیان پێدەمکەوە دەنگێکی دلێر دەبم بۆ پاراستنی مافەکانیان و بۆ هەموو شتێک کە خێری کۆمەلگەی تێدابی ئەو کارە دەکەم کە خێری کۆمەلگەی تێدابی و زۆر مەمنونتانم. دەستان خۆش بێت سەرکەوتوو بە سپاس دووبارە.